بەرهەمی مریشک لە هەرمی کوردستان چۆنە بەپێ ئەو داتا و ئامارانی کە جەنابتان لەلاتانە چەند کێڵگەی بەخێوکردنی پەلەوەر هەیە و چەند مریشکیش هەیە؟ ئێمە لە کوردوو هەموو ئێمە ساڵانە بەپێی خواستی تاک ئەمە ستانداری نێودەوڵەتێ نە قسەی نازم عەبدوڵڵا هەموو نفرێک 24 کیلۆ گۆشتی مریشکی بۆ دانراوە کە ستاندارە بیخۆ. ئێمەگەر لە هەرێمی کوردستان ساڵانە 147,000 تۆنمان پێویستە. باشە 1985 پرۆژەمان هەیە. پرۆژە واتە ئەگەر سێ دەواجین لە تەنیژ یەک بوو لەسەر یەک مۆڵەت بوو بە یەک پرۆژە حسابە. نێزەکەی 3000 هۆڵمان هەیە. باوەڕتە بێ 700 پرۆژەی نایاساییشمان هەیە وەک ئێمە ئیژەکەن. بەرپرسیارم لەم قسەی خۆم خاوەن دەواجین لە زەرەر و زیان نەترسێ لەوێ بازاڕی نەترسێ. ئێمە ساڵانە پشت 400,000 تەنمان هەیە لە هەرێمی کوردستان. ئەگە بین ئێمە سلەیمانی حساب بکەین ئەگە 2.5 ملیۆن بین ئەم 2.5 ملیۆن زەربی 24 کیلۆکێ کاتە 83,000 تەن. باشە ئەنی لە قەڵازیەوە با بڵێن تا کەلار بە هەڵەبجەی شەید و پێنجوێنەوانشەوە با بڵێن 80,000 تەن 83,000 تەننا. باشە ئەگە دا بەش 360 ڕۆژەکەی ئەکاتە هەموو ڕۆژە تۆ پێویستیت بە 222 تەن و شتێک هەیە تقریبا 250 گرامە شتێکە لەو بابەتەی. بەرپرسیارم لە قسەکەی خۆم نێزەکەی 170,000 تەنمان زیاد.